الحمد لله رب العالمين. يا رب اجعل جمعنا هذا مرحوما، واجعل تفرقنا من بعده معصوما، ولا تدع فينا شقيا ولا محروما. واشهد ان لا اله الا الله وحده لا شريك له، هو الواحد. كان أبو ذر الغفاري رضي الله عنه يعبد صنمه صنعه من خشب، وجاء أبو ذر يوما ليسجد لصنمه، فوجد عليه بللا وماء يتقاطر، فنظر أبو ذر حواليه من الذي سكب الماء على الإله، فوجد ثعلبا يطوف بالصنم، فعلم أبو ذر أن الثعلب قد بال على رأس الصنم، فوقف ساخرا متهكما عاجبا وقال: رب يبول الثعلبان برأسه، لقد ذل من بالت عليه الثعالب، فلو كان ربا كان يمنع نفسه، فلا خير في رب نأته المطالب. بريت من الأصنام في الأرض كلها، وآمنت بالله الذي هو غالب. ونشهد أن سيدنا ونبينا وحبيبنا ومولانا ومقتدانا محمد رسول الله. يقول الحبيب المصطفى صلى الله عليه وسلم: بني الإسلام على 5: شهادة لا إله إلا الله وأن محمد رسول الله، وإقام الصلاة، وإيتاء الزكاة، والحج، وصوم رمضان. أوصيكم عباد الله ونفسي أولا بتقوى الله وطاعته، ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم أجمعين. عزيزان، إما آينك من هي كبيوتري الإسلام، تاك آيني دان بنراوي آسمانية لدواي نسخبونوي آينا كاني تر. إن الدين عند الله الإسلام، تاکە ئاینەکە خوای جەلە جەلالوه موافقەی لەسەر کردبی و ڕەضامەندی خۆی نیشان دابێت بۆ ئەوەی بەرنامە و پەیڕە و پرۆگراممان بێت تا ڕۆژی دوایی. وەڕەضیت لەکم الئیسلامە دینە. جگە لەم ئیسلامە شوێن هەر ئاینێکی تر، هەر بەرنامە و پرۆگرامێکی تر بکەویت، هەر ڕێچکە و ڕێبازێکی تر، خوای پەروەردگار لێت وەرناگرێ، لێت قبول ناکات و مەرفوضە لای خوای جەلە جەلالوه. ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. نەک هەر لێت وەرناگیر لە زەرەرمەندان و خەسارەتمەندانی ڕۆژی دوایی لەسەری سزا ئەدرێ غەیری ئیسلام. چونکە شوێن کەوتنی ئاین بۆ خودایە، کەواتە ئەبێ بە فەرمانی خوداش بێ. خدا کام ئاینی بۆ هەڵبژاردی ئەبێ شوێن ئەو بکەوی. ئاین شتێکی میزاجی نییە کام ڕێباز و ئاینت حەز لێبی بە دوای بکەی و ڕیکلامی بۆ بکەی. سەیرم دێ خەڵکێک ڕیکلام بانگەشە بۆ ئاینێکی تر ئەکا. باشە چێ تۆی ڕاستپارت کە شوێن ئەو ئاینە بکەویت؟ تۆ ئازادی شوێن هەر ئاینە ئەکەوی، بەڵام لە ڕۆژی قیامەتە مافی پاداشت نییە، بەڵکو لەسەریش سزا ئەدرێ. تۆ ڕوخسەتت لە چێ وەرگرتووە؟ چێ ئیزازەی دای تا ئاینێکی تر بۆ خەڵک بێنی؟ خۆ پێغەمبەری خوانی. جام ئاینە شوێن کەوتوانی ئەم ئاینە کە ئیسلامە پێیان ئەوترێ مسلیمون، مسلیم، لەسەر هەویەی هەر یەک لە ئێمە نووسراوە لە دیانەتمان چییە؟ مسلیم، مسلمان. بەڵام ئایا ئەمە کافیە کە تۆ تەنها بەناو مسلمان بیت؟ بە دڵنیاییەوە نەخێر. بەداخەوە ئەڵێم زۆرمان
ناومان لەگەر ناوەڕۆک ئاسمان و ڕێسمان جیاوازی هەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بني الإسلام على 5. ئیسلام لەسەر 5 شت بنیات نراوە، 5 پایەی بەهێز، 5 دینگە و 5 کۆڵەگەی بەهێز کە یەکەمیان شەهادە ئەدەی لا إله إلا الله محمد رسول الله، دووەم نوێژ، سێەم زەکات، چوارەم حەج، پێنجەم ڕۆژوو ڕەمەزان. ئەمانە ئەرکانی ئیسلامیان پێوترێت. بەڵام ئایا ئەمەش کافیە کە کەسێک تەنها نوێژ و ڕۆژ بکات ئیتر مسلمانی تەواوە؟ نەخێر. سەیری فەرموودەکە بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرموو بني الإسلام من 5، نەیفەرموو ئیسلام لەم 5 ڕوکنە پێک دێت، بەڵکو على 50. علا لە بۆ ئیستیعلایە، یعنی ئیسلام لەسەر ئەمانە بنیات ئەنرێت. یعنی چۆن یەکێکمان ئەگەر کۆشکێک خانوویەک بنیات بنین، ئەبێ لە پێشدا دینگە و بناغەی بەهێزی بۆ دابنین. جا تۆ چەند دینگەیەک، چەند پایەیەک، چەند کۆڵەگەیەکی بەهێز دانێ، بەڵام بەم شێوێ لێی گەڕێ، ئایا پێت ئەوتێت تۆ خاوەن خانووی خاوەن کۆشک؟ نەخێر. ئەڵێ هەیکەلێکم هەیە، تا هێشتا نەبوویمە خاوەن خانوو. بەڵکو خانووەکە ئەو کات پێت ئەوترێت لە سەروی ئەم دینگانە خانوویەک دروست ئەەکەی. جا لە چەند ژوورێک پێک هاتووە، ژووری میوان، ژووری نووسن، ژووری چێشتخانە و ناوهۆڵ و ئەمانە، هەر یەکە و پێداویست و ئەساسی تایبەتی خۆشی تێدا بێت، ئەو کات تۆ خاوەن خانوویەکی، خاوەن ماڵێکی. بەڵام ئەگەر هەر دینگەکان هەر چەند بەهێزیش بن پێت ناگوتری خاوەن خانوو. دەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم 5 ڕوکنە کۆڵەگە و پایەی ئیسلامن، نەک خودی ئیسلام. لەسەروی ئەمانەوە ئیمان دێت. ئیمانیش پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم الإيمان 70 شعبة فأفضلها قول لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق والحياء شعبة من الإيمان. کۆشتی ئیمانیت، کۆشتی ئیسلامت بریتیە لەم ئیمانەی کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم 70 ئەوەندە بەش لە قەولی لا إله إلا الله دەست پێ ئەکات و لەو سەرەوە پاکردنەوەی ڕێگا لە درک و داڵ لە بۆ مسلمانان. تەنهانەت ئەفەرمێ حیا و شەرمکردن لە خوا، نەکردنی گوناح لە شەرمان بەشێکە لە ئیمان. کەواتە لە نێو کۆشی ئیسلامە کە لەسەر ئەم 5 پایە بنیات ئەنرێت، ئیمانمان هەیە، ئەخلاقمان هەیە، جیهادمان هەیە، حیجابمان هەیە، سیلەی ڕەحممان هەیە، مافی دراوسێمان هەیە، برایەتیمان هەیە، دەستپاچی، داوێنپاچی، ڕازگۆیی، دەستگیرۆیی مسلمانان، هەژاران، خۆشویستنی مسلمانان، کۆمەڵێ ڕەوشت و ئەخلاقی بەرز، سیفات و ئاکاری جوان کە بە هەموویان کۆشکەکەی ئیسلام ئەڕازێننەوە. ئەگەنا تەنها بەتەنها بە نوێژ و ڕۆژی تەنها پایەکانن، پێت ناوترێ مسلمانی کامل. خۆزگە ئەم 5 پایەشمان بە ڕێکوپێکی دا بمەزران باە، خەلەلەکە کێشەکە لەوەدایە خەلەل لە پایەکانیشمانە هەیە بەداخەوە. چونکە ئەگەر پایەکان، دینگەکان، کۆڵەگەکان بە ڕێکوپێکی دامەزران ئەو کاتە بەرهەمیان ئەبێت، بەڵام دینگەیەکی ڕوت. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. سيكن باتو هر ركن روجوتا بي أجر بريكو بيتشينا ببرهمي نبيت خواهي قولي بوتي عبادة كاني واجب كردو بوويتو السلوك وأخلاق وآكال وروشت الجوان بي لكو ملقاب برهمتها بيت. جاء يتشي لو متطلباتنا يعني بنم لو بيداويس يعني نيو أم كوشكي إسلام کە لەسەر ئەم 5 دوای ئەوەی کە ئەم ڕوکنانە جێبەجێەکەی بریتیە لە خۆشویستن و برایەتی مسلمانان کە پانتاییەکی زۆری داگیر کردووە لە نێو ئیسلامە کە بەداخەوە زۆر لەمڕۆ ئیهمالین کەم تەرخەمین. خوای جەل جەلالوه ئەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوەة.
هەرچی ئیماندار هەیە هەمووی برای یەکترن بەبێ جیاوازی ڕەگەز تیرە و هۆز نەتەوە مادام کەسێک کە باوەڕی بە ئیسلامە باوەڕی بەخوا و بە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم شوێن کەوتوی ئیسلامە ئیتر هەر قەبیلە و نەتەوە و هۆز و عەشیرەتێک بی فەرقی نییە برای تۆ ألا لا فضل لعربي على أعجمي ولا لعجمي على عربي ولا لأحمر على أسود ولا لأسود على أحمر إلا بتقوى الله جوازي نییە لە نێوان کورد و عەرەب و فارس و ئینگلیز و فەڕەنسی و فلان و فیسار هەروەکو چۆن جیاوازی نییە لە نێوان ڕەنگەکان سپی پێست و سوورپێست و ڕەشپێست لە میزانی خوای پەروەردگار تەنها بە تەقوا فەضل و گەورەی هەیە گەنا هەمویان یەکسانن لە مەجلیسی شوڕای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ جیاوازیەکت بەدی ناکرد لە نێوان ئەبوو بەکرێکی قوڕەیشی لەگەڵ بیلالێکی حەبەشی لەگەڵ سوهەیبێکی ڕۆمی لەگەڵ گابانی کوردی لەگەڵ سەلمانی فارسی بە یەک چاو سەیر ئەکران مادام ئیماندار برای تۆ هەموو ئیمانداران ئینەمە المؤمنون ئیخوە یعنی خوشک و برای یەکتر چونکە خوشکەکان پیانەگوترێ ئەخەوات براکان پیانەگوترێ ئیخوان بەڵام کە گوتت ئیخوە یعنی خوشک و برا بەدەلیلی آخر ئاەتی سوورەتی ئەنیسا کە خوای گەورە ئەفەرمێ وإن كانوا إخوة رجالا ونساء فللذكر مثل حظ الأنثيين يعني أجر إخوة بون بريتلة رجالا ونساء خش آفرتو بياهم يأجريتو خشكو براه كواتا إيمان لقال همو إيمان داران براين معناه يتش براين أبي إيمان داران مان خوش بويت أبي بسر كوتن يان خوش حال بين بقازانجو بنعمتكان كخوا بيان أبخشي دل خوش بين بپێچەوانەوە بە شکەست و ژێرکەوتن و بە زەرروزانەکانیان غەمبار بین پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتك منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى ئەفەرمێ ئیمانداران لە هەر شوێنێکا بن وەکو یەک جەستەوانە لە خۆشویستنی یەکترە لە ڕەحم و بەزەییە لە هاوسۆزی و عەتف و هاوکاری یەکترە وەکو چۆن جەستەیەک ئەندامەکانی جەستە پێکەوە جۆش دراون ئەفەرمێ ئەگەر ئەندامێکی لەشت ژان بکە ئیتر باقی ئەندامەکانی تر خەو نانباتەوە لەبەر ئازارە تۆ پەنجەیەکت ژان بکە شەو خەوت لێ ناکەوێ ئەبێ ئیماندارانیش بە هەمان شێوە لە خەمی یەکترا بن لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه با پێوەری ئیمانی خۆمان بەم حەدیسە ئیمانی کامڵ نابێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی بۆ خۆی پێی خۆشە بۆ ئیماندارانیش پێی خۆش نەبێت بۆ برا ئیماندارەکانیش کەواتە زۆر گرنگە تۆ ئیماندارانت خۆش بووێ بەبێ فەرق و جیاوازی بەبێ جیاوازی لە نێوان تیرە و هۆز و ئینتیماغ مادام ئیماندارە ڕووی لە قیبلێ شوێن کەوتوی ئاینی تۆ ئەبێ بە برای خۆی بزانی جا ئەفەرمێ إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم أجر هاتو إيمان داران تشيشي لنيوانيان درزبو مشكلة شر أهجاوة لنيوانيان درزبو وأرش إيمان داران الصلح لنيوانيان أبك كواتش تيجي تشاوروان كراوة إيمان دار توشي تشيشب بي توشي شرب بيت بلام نابێ ئەم شەڕ و ئەم تووڕە بوون چونکە تۆ تەبیعەتی مرۆڤ وایە کەسێک ئەبینی هەر چەندە برات بی خۆشەویست بی ئیماندار بی مەوقیفێک ئەنوێنی پێت ناخۆشە لێی تووڕە ئەبێ هەڵسو کەوتێ ئەکا قسێ ئەکا کرداری گفتارێ پێت ناخۆشە تووشی ئینفعال و هەڵچوون ئەبی لێی تووڕە ئەبێ ئەمە شتێکی ئاسایی مادام لە سنووری شەرعا دەرنەچی بەڵام ئەوە نەئاسایە ئەوە حرامە کە ئەمە ببێ بە حقت بەرامبەر بە موسڵمانان بۆش پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 ليال يلتقيان فيعرض هذا ويعرض هذا وخيرهما الذي يبدأ بالسلام أفرمي درست نية جائز نية لبودو إيمان دار برای یەکن لێک تووڕە بن عادز بن یەک ڕوو لەو لابکات و یەک ڕوو لەو لابکات زیاتر لە 3 شەو ڕۆژ ئەفەرمێ باشترینیان ئەوەیە کەوا زوو پەشیمان بیتەوە سەلام لەوی تر بکەن کەواتە شتێکی ئاساییە ئینسان تووڕە ئەبێ بەڵام ئەگەر لە 3 ڕۆژ تێپەڕچوو ئەمە ئەبێتە حقد ڕق و کینە هەمیشە لە نێو دڵدا ئەقولێتەوە بەرامبەر بە موسڵمانان ئەمە نەخۆشیەکە ئەمە حرامە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
هەریەک لە ئەبوو زەڕی غیفاری و بیلالی حەبەشی کە سەحابەی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم بەڵام کێشە کەوتە نێوانیان و لێک تووڕە بوو گەیشتە ئەو ڕادێ ئەبوو زەڕ قسەیەکی لەبەر زاریا دەرچوو قسەیەکی بە بیلال وت کە بیلال خۆی ڕەشپێز بوو دایکی ڕەشپێز بوو پێی فەرموو کوڕی ڕەشپێستی یعنی وەکو سوکایەتی پێکردن جا بیلال دڵی شکات چۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی یا رسول الله ئەبوو زەڕ قسەیەکی وای پێوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانجی ئەبوو زەڕی کرد فەرمووی وات وتووە بە براکەت فەرمووی بەڵێ فەرمووی ئینەکە مروء فیکە جاهیلیەت بەڕاستی تۆ هێشتا خۆی جاهیلیەتت هەرماوە چۆن بە برا موسڵمانێک شتێکی وا ئەڵێکی جا ئەبوو زەڕ زۆر پەشیمان بووە ئەڵێن خۆی خستە سەر خاکەوە دەستی بە گریان کرد فەرمووی قەسەم بەخوا هەڵناسمەوە هەتا بیلالی حەبەشی پێڕەشەکەی نەخاتە سەر نیوچاوانم بیلال کە ئەم مەوقیفەی بینی دەستی بە گریان کرد فەرمووی چۆن پێ ئەخەمە سەر ڕووێک کە سوزدەر لە بۆ ڕەب العالەمین ببات یەکتریان ماچ کرد و کۆتایی هات ئەبێ ئەمە مەوقیفی موسڵمانە بێ ئەگەر دامنا شەیتان زەفەری پێبردی ئەبێ زوو پەشیمان ببیەوە ئەبێ ئێمەش دەوری ئیسلاح ببینین پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەلا ئونەبئوکم بأفضل من درجة الصلاة والصيام والصدقة قالوا بلى قال إصلاح ذات البيت فەرمووی پێتان بڵێم شتێک خێرەکەی هێندە زۆرە لە خێری نوێژی سنەت و ڕۆژووی سنەت و لە سەدەقە و لە هەموو شتێک گەورەتر گوتیان بەڵێ فەرمووی ئەوەیە کە دەوری ئیسلاح لە نێوان موسڵمانانە ببین ئەڵێن دوو برا کە میراتی زەویزاریان لە بابیان بوو بەجێما بوو لە کاتی دابەشکردنان لێیان بوو بە کێشە بوو بە شەڕیان ڕێک نەکەوت یەکێک لە براکان هێندە تووڕە بوو لە نێوان زەوی خۆی و براکەی جۆگەیەکی لێدا ڕووبارەکەی خستە سەر ئەو جۆگەیە بۆ ئەوەی بۆ هەتایە جارێکی تر لەگەڵ براکەیە بەیەکتر نەگەن براکەی تر کە ئەمەی بینی هێندە شپرزە بوو هێندە تووڕە بوو هێندە دڵگران بوو بە مۆقیفەی براکەی وەکو کاردانەوەیەک بە دوای نەجارێکی ناروتی ئەمەوێ لەسەر ڕۆخی ئەم جۆگەیە دیوارێک شورایەک لەو تەخت و دارە بۆم دروست کرد بۆ ئەوەی نەک هەر نەتوانم بپەڕمەوە بەڵکو چاوم بە براکەم نەکەوێ لەو دیوە لە ناو زەویزاران نەیبینم نەجارەکە گوێی لێ ڕاگرت وتی هەرچەند ئەشت ئەوێ پارەت ئەدەمێ بەڵام من سەفەرێکم لە پێشە و دەچم و هیوادارم تا دەگەڕێمەوە کارەکەی خۆ تەواو کرد بۆ ئەوی پارەی کاشت بدەمێ کابرا چووە سەفەر نەجارەکە دارتاشەکە بیری کردەوە بەڕاستی دەستکەوتێکی باشە کارەکە ئاسانە و پارەیەکی زۆریشە بەڵام ئیمانەکەی ویجدانەکەی ڕێی پێنەدا کەوا دیوار بخاتە نێوان دوو برا بەڵکو پێچەوانە بیری کردەوە هەڵسا لە خۆیەوە وەکو ئەرکێکی ئیمانی ئیسلاح لە نێوان دوو کەس بەم تەخت و دارا پردێکی دروست کرد بەسەر ئەم ڕووبارە بۆ لای براکەی براکەی تر کە ئەمەی بینی وای زانی براکەی وای لە خۆشەویستیا ئەم هەموو مەسرەفەی کردو و پردێکی بۆ دروست کردو بۆیە لە ناخەوە بڕیاریدا سازش لەسەر حەقی خۆی بکات و دیاریەکی بە نرخیشی هەڵگرت و کەوتەڕێ بەرەو ماڵی براکەی براکەشی کە لە ئێوارە گەڕایەوە سەیری کرد لە جیاتی شوورەیەکی لە تەختە و دار دیوارێک دروست کراوە زۆر تووڕە بوو خەریک بوو پەلاماری دارتاشەکە بدا بەڵام کە بینی براکەی بەرەو ڕوودێ سەرنجی خستە سەر براکەی و هەتاکو لە پردەکە پەڕیەوە و دیتی بە زەردەخەنەوە باوەشان بۆ یەکتر گرتەوە تر یەکتریان ماچ کرد و کێشەکەش کۆتایی هات زۆر گرنگە ئێمە پردی برایەتی دروست بکەین نەوخاتری مادە و دەستخۆشی و فلان و فیسار دیوار لە نێوان دوو کەس دروست نەک دیواری لێک پچڕان بەداخەوە خەڵکێک هەیە تەنها ئیشی دیوار دروستکردنە لە پێناوی مادەیە ئەبێ ئێمە بزانین ئینەمە المؤمنون ئیخوە ئێمە برای یەکتری هەر کەسێک بیت برایەتی لە سەرووی هەموو شتێکە لە سەرووی مادە لە سەرووی حیزبایەتی خۆ زۆرن ئەوانەی برایەتی و دۆستایەتی و خزمایەتیان بە قوربانی حیزبایەتی کرد ئێستا پەنجەی پەشیمانی ئەگەز خەڵک ئازادە حیزبایەتیەکە بەڵام نابێ حیزبایەتی لەسەر حیسابی برایەتی و خزمایەتی بێت ئەبێ ئێمە بزانین تێبگەین یعنی حەقە پاش 20 ساڵ 30 ساڵ تێگەی بین بای ئەوەندەی تۆ لە پێناوی حیزبێک جاسوسی لەسەر براکەت ئەەکەی دژایەتی براکەت ئەەکەی دژایەتی جیرانەکەت ئەەکەی دواتر تەنها گوناح و تاوانت بۆ ئەمینێتەوە ئەگەنا ئەو حیزبانە باوەش بێکترا ئەکەن و ئەبن بە برای یەکتری
لە حیزبایەتیان لە سیاسەتان نە دۆستایەتی و نە دوژمنایەتی تاسەر نییە خۆ زۆرمان بینی پێویست بە بەڵگە هینانەوە ناکات ئەوەی تا دوێنێ دژی دەسەڵات بوو ئەوڕۆ تامەزۆی دەسەڵاتە ئەوەی تا دوێنێ لەگەڵ دەسەڵات بوو ئەمڕۆ دژی دەسەڵاتە ئەوەی تا دوێنێ باسی سیستەمی سەرۆکایەتی کرد ئەوڕۆ سیستەمی پەرلەمانی ئەوەی تا دوێنێ باسی سیستەمی پەرلەمانی کرد ئەوڕۆ باسی سیستەمی سەرۆکایەتی ئەکات ئەوەی تا دوێنێ باسی گەندەڵی ئەکرد سەیر ئەەکەی خۆی لە هەموو کەس گەندەڵترا ئەوەی باسی قۆرەخکاری و دەسەڵات تاکڕەوی ئەکرد خۆی حیزبەکەی کۆنتڕۆل کردووە ئەوەی خۆی باسی دژی بنەماڵە شۆڕشی ئەکرد ئەوڕۆ هەموو جومگەکانی حیزبەکەی بە بنەماڵە کردووە کەواتەمانە جێگای سیقەنین لە پێناوی چێ بەداخەوە خەڵکێک هێندە ساویلکەیە مووقیفی حیزبێک قسەیەک ئەکا بەرامبەر ئەوی تر ئیتر لە فەیسبووک و لە ماڵەوە ئەو خەڵکە بەرە بێتە جانی یەکتری دواتر ئەوان باوەش بێکترا ئەکەنەوە کە ئەنەهوو هیچ ڕووی نەداوە ئەمن و تۆی نەباجەکە ئەدەین جا لە هەمووی سەیتر هەموو ئەوە بە ناوی ئێمە ئەکرێت پێک نایەن سەد کۆبوونەوە ئەکەن پێک نایەن هیچ ناکەن وەڵا لە بەرژەوەندی هاوڵات والله يشهد إنهم لكاذبون والله هەمووی پلە و پۆست و پایە و ئەگەنا ئەگە خەمی من و تۆ بۆیان وایە وەزعەکەیان بە نوعی چتر ئەگۆڕی کەواتە با ئێمە نەبینە بازی ئەم هەڵانە نەدەین محمود دەروێش شاعیری بەناوبانجی فەڵەستینی شعرێکی بەقولەکی زۆر جوانی هەیە لەم بارەوە ئەڵێ ئەفەرمێ سينتهي الحرب ويتصافح القادة وتبقى تلك العجوز تنتظر ولدها الشهيد وتلك الفتاة تنتظر زوجها الحبيب وأولئك الأطفال ينتظرون والدهم البطل لا أعلم أو لا أدري من باع الوطن ولكني رأيت من دفع الثمن ئەڵێ ئەم ململانیانە کۆتایی پێدێن ئەو شەڕ و حەرب و ئەمانە هەموو کۆتاییان پێدێت سەرکردەکانیش باوەش بە یەکترا ئەگرن و دەستی یەکتر ئەگوشن یەکتریش ماچەکەن هیچ نامینێت بەڵام ئەوەی ئەمینێ ئەم دایە پیرە غەریبەیە هەر چاوەڕوانی و کوڕە شەهیدەکەی ئەکات ئەوەی ئەمینێ ئەو ئافرەتە داماوەیە هێشتا هەر چاوی مێردە شەهیدەکەی ئەکات ئەوەی ئەمینێ ئەو مناڵە بێتاوانە و چاوگەشانە کە هێشتا چاوەڕوانی باوکە قارەمانەکانیان ئەکەن ئەڵێ خۆ من نازانم چێ خائین بوو چێ وڵاتی فرۆشت بەڵام ئەوەی بینیم بە چاوی خۆ دیتم چێ باجەکەیدا کە ئەو هاوڵاتە ئەو خەڵکیە ئیتر پێویستە ئێمە وشار بینەوە برایەتی لەسەروی هەموو شتێکە ئیمانەکەمان با لە دەست نەدەیت ئەم دینە زۆر عەزیزە ئێمە یەکترمان خۆش بێ برایەتی یەکتر بکەن دەستگیرۆی بۆ یەکتر بکەن خوای گەورە هەموو لاکمان مەوفەقی دنیا و قیامەت بکە یا ڕەبی خوددا لەبەر دەپاڕینەوە بە ناوە جوانەکانی خۆت بە سیفەتە بەرزەکانی خۆت بە ئیسمی ئەعظەمت یا ڕەبی خوددا لێمان خۆش بی لە ڕابردوومان خۆش بی یا ڕەبی خوددا برایەتی و خۆشەویستیمان لەناو بڕوێن یا ڕەبی خوددا تەفرەقە و جوداییمان لەناو هەڵگری یا ڕەبی خوددا ڕق و کینە و دوژمنایەتیمان لەناو هەڵگری یا ڕەبی خوددایە ئەوەیش نەخۆشە شیفای بدەیت بەتایبەتی ئەوانەی کە داوام یا ڕەبی خوددا لەبەر دەپان و بەناوە جوانەکانی خۆت بە ئیسمی ئەعظەمت خوددایە شیفای ئەو نەخۆشانەمان بدەیت یا ڕەبی خوددا لە مردوەکانمان خۆش بی گەنجەکانمان ئیسلاح بکەی یا ڕەبی خوددا هەموو لاکمان مەوفەقی دنیا و قیامەت بکەی یا ڕەبی خوددایە ئەوەی مناڵی نەمناڵی پێ ببەخشی یا ڕەبی خوددایە ئەوەی خێزانی پێکەنینا بۆی سەهل و سانا بکەی یا ڕەبی خوددا ئەوەی میراثێکی شەرعی هەیە بۆی حاصل بکەی آمين أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا